بەڵە بەڕێزان هەر سەبارەت بە ڕێککەوتنی هەردوو شاندی حکوومەتی هەرێم و بەغدا لەسەر شایستە داراییەکانی هەرێم و بودجە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر سامان سۆرانی شارەزای پەیوەندی نێودوڵەتیەکان دەکەین بەڕێزانی سەلای ئێمە لە سوودوی ناوەند. دکتۆر بەخێر بێ. زۆر بەڕێزی زۆر سپاس. ئیتر دوای ئەم ڕێککەوتنە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا چی لێ دێت؟ هەروە دەمێنێتەوە وەکۆی کە ڕێک دەکەون و دواتر ئیتر گرژی دەکەوێتە نێوانەکە و جارشی دیکە ڕێک دەکەون و ڕێککەوتن جێبەجێ ناکرێت. بە شێوەیەکی گشتی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا چۆن دەبێت دوای ئەمە؟ ئەلبەتە بە پێش ئەمە چۆن بۆ پەیوەندیەکان باس بکەین بۆی بزانین دوای ئەوە چۆن دەبێت. ئێمە لە 2003ەوە کە پاشەوەی ڕژێم گۆڕدراوە لە 2005 دەستورێک دامەزراوە و کۆی عێراقیەکان دەنگیان پێداوە. لەو دەستورەیە باس لە پەیوەندیەکانی نێوان هەرێمەکان و پارێزگاکان و فیدراڵ دەکات. ڕێکخستنی ئەم بابەتە بە پێی دەستور و کۆمەڵێک مادەی تێدایە و لە هەمان کاتیشە لەوێدا ئاماژە بە هەموو مافەکان کراوە کە هەرێم پێی بگات لە کۆی ئەو ماوەیە با بڵێن کە ئەوە زیاتر لە نزیکەی 20 ساڵە لە بەغدا بۆچوونێک هەبووە، عەقلێتێک هەبووە کە باوەڕی بە هاوبەشی ڕاستەقینە نەبووە، باوەڕی بە سازان نەبووە، باوەڕی بە هاوسەنگی نەبووە. هەرێمی کوردستان هەمیشە هەوڵی ئەوەی داوە کە بتوانێت لە عێراق جۆرێک لە فیدراڵیەت بچەسپێ بەو شێوەیە کە ئەو فیدراڵیەتە بتوانێت ببێت بە مای سەقامگیری بۆ سەرجەم عێراق لەبەر ئەوەی دەوڵەتەکان کاتێک دەتوانن سەروەری بەدەست بێنن، کاتێک دەتوانن لە ناو مەحفەلی نێودەوڵەتیە بوونی خۆیان وەکو چۆنەڵێت بەرجەستە بکەن ئەگەر بێت و سەقامگیریان هەبێت لە ناو وڵاتەکەیان. ئەو کارە نەکراوە. هەمیشە هەوڵی ئەوەش دراوە کە بۆ هەرێمی کوردستان کۆمەڵێک کێشە و ئارێشە دروست بکرێت بۆ پێی کە عەقلیەتێک هەبووە دەڵێ ئێمە بەرەو ناوەندێتی ئەگەر بڕۆین ئەو کاتە دەتوانین هەموو عێراق بە ئارەستەیەک ببین. ئەو ئارەستەیە تۆ ناوی دەنەی مەزهەبگەراییە، ناوی دەنەیت هەر بابەتێکی تر. ئەمە کێشەیەکی بۆ هەرێمی کوردستان دروست کردووە. لە دەستپێکی ئەم کابینەی کە محەممەد شیع سوودانی دەست بەکار بووە لەلایەن هەرێمی کوردستانەوە بە تایبەتی جەنابی سەرۆکی حکوومەت لە پەیوەندیەکی ڕاستەوخۆ بووە و هەوڵی داوە کە ڕێکەوتنێک لەگەڵ ئەم حکوومەتە دروست بکە پاش ئەوەی کە سێلایەنی سیاسی ئیتلافی حکوومەتیان پێکهێناوەی بۆ ئیدارەدانی دەوڵەت و محەممەد شیع سوودانی با بڵێن نمایندەی ئەو با بڵێن ڕێککەوتنەیە. ڕێککەوتنێکی تر کراوە لە مانگی 4 لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی محەممەد شیع سوودانی بە کۆمەڵێک شەرت و شوروتەوە و جێبەجێکردنی ئەو شەرت و شوروتانە وا دەکات کە پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا هێوری پێوە بێ و لەسەر ئاستێکی وەکو چۆنەڵێت ستاندارد بێ. بەڵام کۆمەڵێک ئارێشە بۆ هەرێمی کوردستان دروست کراوە، بربەست دروست کراوە بەوەی کە ڕێککەوتن هەیە لە ڕووی سیاسیەوە، تەوافق هەیە لە ڕووی با بڵێن گفتوگۆکانەوە، بەڵام لە نەتیجای جێبەجێکردن نەبووە. دکتۆر یانێ نێو قسەکانەدا ئاماژەت بەوە کرد کە یەکێک لەو خاڵانەی کە سەروەری وڵات تێدا دەپارێزرێت بە تایبەتی لە عێراقدا، ینی ئەوەیە کە ئەو ڕێککەوتنانی لەگەڵ هەرێمەکەی کە هەرێمی کوردستانە دەکرێت بە پێی دەستورە و جێبەجێ بکرێت دواتر. بەڵام ئەمە جێبەجێ ناکرێت. ئایا فعلان بەرپرسانی یاخود کاربەدەستانی بەغدا ئەگەر هەمووشی نەبێت بەشێک لە خەمی ئەوە نین کە سەروەری وڵاتەکەیان بپارێزن لە کاتێکدا کە ڕێککەوتن دەکەن و بەڵام جێبەجێ ناکەن ئەمە سەروەری وڵات دەکەوێتە ژێرمەترسیەوە؟ ئەلبەتە من گومانم لەوە هەیە کە بەشێک لەو لایەنانە لە خەمی ئەوە بن کە سەروەری بۆ عێراق بگەڕێتەوە. ئێمە لە ڕابردووە ئەزمموی تاڵمان هەیە لەگەڵ ئەو لایەنانەی کە هەمیشە هەوڵیان داوە هەژمونی دەرەکی لە عێراقا وجودی هەبێ وەلایەن بۆ لایەنی دەرەکی هەبووە کە بۆتە مای ئەوەی کە دەستێوەردانی ڕاستەوخۆ لە ناو کاروباری عێراق بکرێت و ئەوەش لە دوجار دەبێتە کێشە بۆ هەرێمی کوردستانش، چونکە هەرێمی کوردستان ئاراستەیەکی گرتوتە بەر بۆ ئەوەی کە پەرەبێدان بۆ هەرێمی کوردستان هەبێت، هەرێمی کوردستان بتوانێت ئەو مادە دەستوریانەی کە دەیگرێتەوە دەستەبەری بکات. ئێمە کۆمەڵێک مادەی دەستوریمان هەیە بەدەر لەوە هەرێمی کوردستان بە بەردەوامی لەگەڵ عێراقێک کە عێراقێکی مرکزی بووە، عێراقی دوای ڕوخانی ڕژێمی پێشوش هەمیشە کێشەی با بڵێن خاکی هەبووە، کێشەی نەتەوەی هەبووە، کێشەی کۆمەڵێک بابەتی سیاسی هەبووە کە تا ئەم ساتە وەختەش بەداخەوە نەتوانراوە چارەسەر بکرێەوە. بۆیە ئەم شتانە
هێشتا دەمێنێتەوە. ئێمە ئێستا لەم ڕێککەوتنەی کە هەیە کە خۆشبەختانە بێتە مای دڵخۆشی ئەگەر بێت و جێبەجێ بکرێت بابەتی بودجەیە کە موچەی با بڵێن فەرمانبەرانەکە دەنێردرێت بەپێی ئەو سێ مەحزەرەی کە واژۆ کراوە. پێمان وایە کە حکوومەتی سوودانی ئامادەی خۆی دەڕبڕیەوە بۆ جێبەجێکردنی دەبێت لە سبەینەوە بچێتە واری جێبەجێکردنی لە زۆر ڕێککەوتنی دیکەشدا ئامادەی خۆی دەربڕیەوە و پێی باش بۆ کۆی دەڵێن ئۆکەی لەسەرداوە بەڵام دواتر بە جۆرێک لە جۆرەکان ینی کێشەی بۆ دروستکراوە یاخود جێبەجێ نەکراوە تاخیر کراوە هیچ حاڵەتێک وا هەیە ڕووبدات خۆی حاڵەتەکان چییە؟ تۆ دەبینیت حکوومەتی سوودانی وەکو باسمان کرد ئەو کاندیدی ئەو لایەنانەیە کە پێڵێن ئیتاری تەنسیقی لە ناو ئیتاری تەنسیقی کۆمەڵێک گروپ و تاقم هەیە کە دش بە یەک کار دەکەن و لە ناو یەکترشە هەوڵی ئەوە دەدەن ئەمیان هەژمونی هەبێ بەسەر ئەوی ترە لە پێناو بەرژەوەندی چ کەسی بێت یاخود بەرژەوەندی لایەنی دەرەکی بێت ئەمە یەکێکە لە کێشەکان. ئێمە دەبێت لە وەکو چۆنڵێ بە پاکێجێک لە هەرێمی کوردستان مامەڵە لەگەڵ ئەو لایەنە بکەین. کێشەی هەرێمی کوردستانش ئەوەیە کە بەداخەوە یەکدەنگیەک یا کۆدەنگیەک تەواجودی نەبووە بەرامبەر بە بەغدا لەبەر ئەوەی کە کار لەسەرەوە نەکراوە پێگەی هەرێمی کوردستان لە بەغدا بەهێز بکرێت. ئەمە یەکێکە لەو کێشانە کە ئێمە دەبێت لێرە دێمەنێوەسەکانەوە گەڕێستم دێ دکتۆر ینی باست لەوە کرد کە تەدەخلاتی ئیقلیمی یاخود وڵاتان دراوسەکان هەیە لە حکوومەتی عراقی بۆیە ئەو گەشتبینی یاخود گوتت گومانم هەیە لەوەی بیانوێ سەروەری وڵات بپارێزن. ئەمە سەبارەت بەوەی کە دەسوەردان هەیە لە حکوومەتی عراقی ئەی لەنێو خۆمان بۆچی ئەو یەکدەنجی و یەکگرتوویە نییە لە کاتێکدا سوور دەزانین وەک دەگوترێ ئەگەر ئەو یەکگرتووی یەکدەنجی هەبێت ڕەنگە ئەوان نەتوان بۆ ئاسانیە حکومافەکانی ئێمە بخۆن. بەڵێ ئێمە هەر کاتێک لە هەرێمی کوردستان یەکدەنگیەک هەبوو بێت بەهێزیەک لە بەغدا نمایش کراوە و هەر کاتێک کار لەسەر استراتیژیە کرابێ بۆ ئایندەیەکی درێژخایەن و ئەڵبەتەکە من باز لە استراتیژەکەم باز لە استراتیژی باڵا دەکەم استراتیژی ئاسایشی نەتەوەی دەکەم استراتیژی سەربازی دەکەم لە استراتیژی ئۆپەرەیشنەکان ئەمانە بنەمای با بڵێن استراتیژن. مەسەن ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان کاریان لەسەر ئەوە کردووە کە کۆدەنگیەکە بێ لەسەر ئەو استراتیژیە بەرامبەر بە هەر دۆسیە کە تۆ لەگەڵ عێراقا دەیبێ بەڕێوە چکە تۆ لە نەتیجەیە هەرێمێکی فیدراڵی و هەرێمێکی فیدرال قوارەیەکە کە دەتوانێت دەستوریەوە دەتوانێت چ لەسەر ئاستی عێراق و چ لەسەر ئاستی نێودەوڵەتی پێگەی خۆی هەبێت و جموجۆڵی خۆی هەبێت. بەڵام ئایا ئەو عقلیەتە لێرە کاری لەسەر ئەوە کردووە کە بتوانێت بەو دەنگە هەبێت؟ طبعا لایەنێک هەیە بە دڵنیاییەوە کار بۆ ئەو شتە دەکات کۆدەنگی دروست بکاتوەمانە بەڵام بربەستەکان زۆرن بۆ لەبەر ئەوەی تۆ دەبینی کۆمەڵێک لایەن هەیە ئەوانش وەکو چۆنەڵێت هێشتا بعقليتي بيرتسكي باولن حزبي بعقليتي تاكا كسي كار دكن بو اويكا بربستي بو املانا دروس بكن بو اويكا املانا سركوتو نبيت دسكوتكان بابلين كدسكوتي حكومتي هرمي كردستان ياخذ دسكوتي قلي كردستان اولانا بدرس نزانرت وكو چون قلت گمانم هي كبشك لا عراقي كان سروري خوان بباريزن بيتو ام بشك لم لا انا شبن ليرا كسروري هرمي كردستان بباريزن گمانت هي لوا بەڵێ من گومانم لەوە هەیە ئێمە خۆ بەلەواقعدا دەبینین تۆ کە کاتێک با بڵێن کێشەیەکت هەیە لە ناو هەرێمی کوردستان ئەو کێشەیە دەبێت لە بەغدا چارەسەری دەکەی ئەمە ناوی دەنەی چی؟ کاتێک بۆ نمونە بۆ هەر پرسێک کە تۆ لێرە دەبێت بە تەوافقێک دروست بکەیت دەچێت لەوێ بە سکاڵا دەدژی خۆت تۆمار دەکەیت لەلایەن با بڵێن دادگای باڵای فیدراڵەوە ئەمە ناوی دەنەی چی؟ ئەو کێشانان چکە ئێمە لێرە هەر زۆر بە سادەی خەڵک ئەمە نابینێت خەڵکی هەرێمی کوردستان ئێمە بەداخەوە کێشەیەکی ترشمان هەیە لە هەرێمی کوردستان ئەوەیە کە کۆمەڵانی خەڵک بەهۆی ئەو سوپامێشەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئلکترۆنیەکانە تەواجودیان هەیە کە با بڵێن زانیاری چاواشە بۆ خەڵک دەنێرن و ئێستا وای لێ هاتووە کە تۆ بە بۆ نمونە ئەم بابەتەی کە ئێمە ئێستا تاوتۆی دەکەین دەوانەیە لە ماڵپەڕێک دای بنیت کە بەو شێوەیە کار دەکاتۆمانە هەزاران کۆمنتی ئەو مێشە ئلکترۆنیانە هەبێت کە هەمووی دژ بە قوارەی هەرێمی کوردستانە و باز لەوە دەکات کە ئێمە هیچ نین و گەلی کوردستان شایانی هیچ نییە و ئەوانەی کە کار دەکەن بۆ سەروەری وڵاتی خۆیان یا خاکی خۆیان خۆش دەوێت ئەمانە ئەوانە کەسێکی تەواو نین ئەمانە کۆمەڵێک لەو بابەت و کۆمنتانە دێن ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە سایکۆلۆژیای خەڵکی هەرێمی کوردستان بەداخەوە لە ڕووی با بڵێن بنیاتنانەوە کاریگەری نەرێنی لەسەری بووە کە متمانەی بەخۆی نەماوە ئێستا وای لێ هاتووە با بڵێن لەناو چینێک ئەو شتە دروست بووە کە دەبێت ئێمە هەموو شتێکمان سەر بە عێراق بێت و سەر بە بەغدا بێت و هەموو شتێکمان لەلایەن بەغداوە بەڕێوە بچێت وانەوەک ئەوەی کە قوارەی هەرێمی کوردستان وەکو
مافێکی دەستوری تەواجودی نەبێت ئەمە کێشەیەکە کە لە ڕووی فەلسەفیەوە دەبێت زۆر کاری لەسەر بکرێت و لە هەمان کاتە متمانە بگەڕێنرێتەوە بۆ تاکی کوردستانی متمانەیە بگەڕێنرێتەوە بۆ تاکی چۆن لایانی بەرامباری ئەو مێشە ئەلکترۆنیا یاخود هەر لایەنێکی سێبەر هەیە کە بێوێت ئەم ڕەوشە ئەم فکرە ئەم هزرە بشێوێنێت کەواتە ئەو لایانی کە سەرەکی و لە خەمخۆرە چۆن کار بۆ ئەمە بکات لە ڕووی کۆمەڵێک بوارەوە بێوێت ئەم تاکە بگەڕێنێتەوە لانی کەم ئینتیماکەی بتۆ بکات و ئەرچی چییە؟ ئەوە ئەرکی ئەو کەسانەیە کە لە بواری هزری کار دەکەن ئەرکی ئەو کەسانەیە کە کاری پەروەردەیی دەکەن وەک ئەرکی ئەو کەسانەیە کە هەوڵی ئەوە دەدەن لە ڕووی کۆمەڵناسیەوە با بڵێن چۆن کۆمەلگاکەی خۆیان شرۆڤە دەکەن و چۆن با بڵێن چارەسەری بۆ دەدۆزنەوە لە ڕووی ئەوەی کە کەسەکە کەسێکی بنیات نەربێ باوەڕی بە نیشتمان و خاک و ئایندەسازی بێت و ئەمە طبعاً پرۆژەیەکە کە دەبێت زۆر بە وردیکاری لەسەر بکرێت توێژینەوەی زانستی زۆر لەسەر بکرێت بۆەوەی کە تۆ ئایندەسازێک دروست بکەیت ئەو کەسەی کە ئایندەساز بێت مەترسی لە بەغدا و دەرەوەی بەغدا و هێزی هەژمونی دەرەکی ئەمانە نییە چکە باوەڕی بەخۆی هەیە چکە تاکە ئەتوانێت دەوڵەت دروست بکات و لەسەر ئەساسی ئەوەی کە ئەم تاکە ئەگەر هەموو شتێک بەرچاوڕوونی هەبێت و ئەمانە ئەو کاتن ئەو مێشە ئەلکترۆنیانە ناتوانن کاریگەریان هەبێت لەسەری بە شێوەیەکی نەرێنی ئەمە لایەکی قەزێکەیە لایەکی تر ئەوەیە کە تۆ ئەمڕۆ لە مامەڵەکردنی سیاسی لەگەڵ قوارەیەکە لە عێراق پێی دەوترێ حکوومەتی عێراقی فیدرال ئەو حکوومەتی عێراقی فیدراڵە لەسەر پێی خۆی بە تەواوی نەوەستاوە بە دامەزراوی نەکراوە تۆ ئەگەر بێت و بابەتەکان دامەزراوی هەبێ ئەسڵەن بابەتی بودجە و موچە ناردن و ئەم شتانە هەر کێشەیەک نییە ئێمە چەندین نمونەمان هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی کە دەوڵەتی فیدراڵن ئەم بابەتانە تاوتوێ ناکرێت یاخود ناخرێتە ناو بابەتێک کە ئێستامە لێرە گفتوگۆی لەسەر دامەزراوە هەیە لەگەڵ دێکترە لە تەواسوڵە ئەبن و ئەگەر کێشەیەکشیان هەبێت لە ڕێگەی زوومەوە کێشەکانیان چارەسەرەکە نەگەوەی کە تۆ شاندێکە نێریت و شاندێک دێت و شاندێک دەڕوات نییە ئەمە هەمووی لە ڕووی ژینگەیەوە گرفتی بۆ کۆمەلگاکە دروستەکە لە ڕووی تێچەوە گرفت بۆ کۆمەلگاکەی دروستەکە مەبەستم چییە؟ لە عێراقا هەوڵی ئەوە نەدراوە دامەزراوە تەواجودی هەبێ بۆ ئەوەی کە بتوانێت کێشەکان دروست بکرێت و لە هەمان کاتیشە ڕێز لە دەستور نەگیراوە بەو شێوەی کە پێویست بێت. ڕێزدار دکتۆر سامان سۆرانی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کردی. زۆر بەڕێز سپاس بۆ ئێوەش.